دوای درێژەکێشانی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین و پشتگیری بەردەوامی وڵاتانی ئەوروپا لە ئۆکراین ئێستا زانین کە وڵاتانی ئەوروپا لە بەردەم کۆمەڵێک پێشات و ئاڵنگاری نوێدان و بەردەوامی شەڕەکەش قورسایەکی زیاتر بۆ وڵاتانە دروست دەکات ڕانکۆ بە تایبەت بۆ وڵاتانی کە بەکارهێنەری وزەن جاگەر بە تایبەت ئێمە بابەتەکە لە وزەیە شەڕ بکەینەوە ئەو وڵاتە بەکارهێنەرانی کە تەنها بەکارهێنەرن و بەرهەمهێنەر نین بەردەوام لە شەڕ لە هەر شوێنێکی جیهان ڕوو بدات زەرمەندی یەکەمە وڵاتانە دەبن لە ئێستادا دەزانین ئەوەی کە دیارە پێیانەوە وزە لە سەدا شەستی هەڵە نەبم وزەی ئەوروپا و جیهان لەلایەن رووسیاوە دابین دەکرێت لە ئێستادا کام جەنگە هەیە و حەسار لەسەر رووسایە لە وڵاتانی ئەوروپا لە هەندێک وڵاتانی ئەوروپا توانین بڵێن کە ئێستا سەرە بۆ وەرگرتنی بنزینە گیرێت لەگەڵەوەشە هەندێک بۆچوونی جیاواز لە نێوان سەرکردەکانی ئەم وڵاتانە دروست بووە لەسەر میکانیزمەکانی مامەڵەکردن لەگەڵ دۆخەکەدا ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە ئاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە بەڕێزیان هەورامان عەلی چاودێری سیاسی ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لە فنلەنداوە لەگەڵمانە کاک هەورامان سڵاو بێ بێت و بەیانیت باش بێت دەمەوێت سەرەتاوە بپرسم کە بە گشتی دەزانین کە لێکەوتە گشتیەکان لێکەوتە ئابووری و سیاسیەکان لەسەر وڵاتانی جیهان لە دوێ جەنگی ئۆکراین و رووسیاوە چی بوون بەگشتی بەڵام دەمێت لە زاری جەنابتەوە گوێم لێ بێت کە بەگشتی و لێکەوتە ئابووریانی کە لە دوێ جەنگی رووسیا و ئۆکراین لەسەر وڵاتانی ئەگەر باشترە بڵێن بەکارهێنەری وزە دروست بوون چین سڵاو ڕێزم بۆتان و گایتان باش و سپاس بۆ دەرفەتان لە ڕاستیە کاریگەریکی زۆر زۆر ئەو وەزعەتێکی ئەمڕۆ لە دنیا هەیە کاریگەریەکی زۆری لەسەر یەکێتی ئەوروپا بە تایبەتی و باقی دەوڵەتانی خۆرئاوا پێجێناوە تا پێش دروستبوونی ئەو قەیرانەی واتر تا پێش دروستبوون و پەلاماردانی رووسیا و سەر ئۆکرانیا رووسیا تقریبا لە ساحە هەفتە ئەنەرژی و وزەی ئەوروپای دابین دەکرد و بەدەستپێکردنی شەڕ ئەم ڕێژەیەدا بەزی تا ئاستی لە ساڵ چل و دوای تەقانەوەی بۆریەکانی نۆسترینگیش ئەم ڕێژەیەدا بەزی بۆ لە ساحە تقریبا نەسەر لە ڕێژەی سفر نزیک بووە و دا ئەمە قەیرانێکی زۆر گەورە لە ئەوروپا و خودی دەوڵەتانی ئەوروپاش ئەمڕۆ بەداخەوە دەستی ژنین بۆ چارەسەری و ئەگەر یەکدەستی ژنین یەکڕژنین لەسەرەوەی کە چۆنچۆنی وەڵامی ئەم قەیرانە بدەنەوە یعنی هەر ئێستا گەورەی ئەو قەیرانە سایی کردوە بەسەر ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئابووری و ژیانی سیاسی دانیشتوانی ئەوروپا باشە کاکەورامان پێ دوایە لە درێژە کێشانی ئەم جەنگەدا قۆناغی دووەم کە بەسەر با بڵێین قۆناغی دومی دەرەنجامەکان لەسەر وڵاتان بە چ شێوەیەک دەبن یاخۆ چی دەبن بێگومانە و وەزعەتێکە ئێستا لە دنیا هەیە وەزعەتی گوزاری پێڵێن و لەم وەزعەتە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی سەربازی قەیرانێکی گەورەی ئابووری بەڕێوەیە و ئەم قەیرانی ئابووریە بەڕادەیەک کاریگەری لەسەر ژیانی تاکبەتاکی ئینسانەکان لەم کۆمەڵگەیانە داناوە بەرزبوونەوەیەکی زۆری نرخی کاڵاکان هەڵاوسانی ئابووری بەرزبوونەوەی قەرزە ناوخۆییەکان قەرزەکانی هەروە ئەم وەزعەتە ڕۆژانە ئێمە جۆمان لە کۆمپانیا مایپوچیپیان ڕاگەێنن و ئەمە دەبێتەوە هۆکاری بێکاربوونێکی زیاتر و بەرحاڵ هەموو وەرزەکە قەیراناویە و هێشتا هەموو ئەگەرەکان پیاوەن لە بەردەم جیهانە کە ئەم وەزعەتە قەیراناویە مل بکێشێتە شەڕی ڕاستە و خۆی جیهانی بەڵام ئێستا شەڕەکە لە ئارادایە بەڵام تا ئەم ساتەی کە من تۆ قسەیاکەین شەڕەکە بە وەسیلەی تر بەڕێوە برێ شەڕی ئابووریە شەڕی سیبرانیە شەڕی گەمارۆ ئابووریەکانە شەڕی بازرگانیە کاگەورامان بەڕای تۆ بەکوێ ئەگام دۆخەروە درێژە کێشێ ئەم شەڕە هەروە بەردەوامە بێ تاکەی
رووسیا توانای ئیدارەدان و ئیدامەدانی شەڕێکی لەم شێوەی هەیە؟ بێگومان ئەوەی کە لە ئێستا زۆر وازحە لە ئاستی دنیای رووسیا تا ئێستا توانیوێتی و دەشتوانێت و بەپێی لێدوانەکانی خودی بۆتین ئەوەی کە تا ئێستا ڕوویاوە هێشتا جەنگ نییە، بەڵکە کۆمەڵێک کاردانەوەی تایبەت یا هینێکی زۆر مەحدود و دیاریکراوە ئەوەی کە تا ئێستا ڕووی داوە. بەڵام لە ڕاستیە ئەو قەیرانە لەسەر ئەوروپا و لەسەر جیهان کاریگەری زۆر مەترسیداری داناوە و هەر ئێستا بردنەوەی وەگوتم نرخی خۆراک لە دنیا نەتەنها هەر لە ئەوروپا بەڵکە لە هەر چوار گۆشەی دنیا ئەم قەیرانە لە ئێستا لە ئارادایە بەڕادەیەک گەورەیە، بەڕادەیەک قووە. ئەگەر بەراوردی بکەین بە ئەو قەیرانانەی کە جەنگی جیهانی یەکەمی لێکەوتەوە یا ئەو قەیرانێ ئابوووریانەی کە جەنگی جیهانی وەمیان لێکەوتەوە، ئەم قەیرانە دوو بەرابەری ئەوان گەورەتر و مەترسیدار. باشە کاکەورامان، دوێنێ جێگری سەرۆکوەزیرانی کەنەدا باسی لەوە کرد کە ناکرێت رووسیا بەو شێوەیە کە مامەڵە لەگەڵ جیهاندا بکات لە ڕووی ئابووریەوە بە تایبەت و کاردانەوانی هەبێت لەسەر جیهان بەگشتی و باسی لەوە کرد کە دەبێت و هەوڵی تەواوەتیەن کە لە سندوقی دراوی نێودەوڵەتی دووری بخەنەوە، لەگەڵەوەشدا لە یاخواڵین دەربکرێت، لەگەڵەوەشدا لە کۆمەڵی جیبیست دوور بخرێتەوە. ئەگەر بێت وەم هەنگاوانە بنرێت با ڕاستەیەکی باش یاخۆت بتوانن کارە بکەن، بێگومان ئەمە لەگەڵ وڵاتانی دیکەدا دەتوانن بیکەن، لەگەڵ ئەوروپا و ئەمریکا دەتوان بیکەن. ئەگەرم بکرێت پێت وایە دۆخەکە چی بەسەر دێت؟ پێت وایە بەرەو باشتر دەڕوات؟ بە پێچەوانەوە چونکە ئەو گەمار ئەگەر سەرنج بێ لە شش مانگی ڕابردووە ئەو گەمار و ئابووریانەی کە خرانە سەر رووسیا چاوەڕوانی ئەوە دەکرا کە لەژێر کاریگەری ئەم کە گەمار و ئابووریانە رووسیا شەڕ بوەسێنێ بە جۆرە لە جۆرەکان تەسلیمی ئیرادەی خۆرئاوا بێ کە ئەمڕۆ ئێمە دەرەنجامەکانی بە پێچەوانەوە ئەبینین لە دنیا. لە ڕاستیا دنیای ئەمڕۆ سیستەمی جیهانی ئیتر توانای ئیدارەدانی دنیای بەو شێوەی ڕابردوو نەماوە، دنیای چەندسەری لە ئەخیر نەفسەکانی خۆی دەدا و من دڵنیام و پێم وایە کە دنیای ئەگەر بمانەوێ ڕێگەچارەیەکی واقعی بۆ ئەو کێشانە کە ئێستا بەربینی بە کۆمەلگای بەشەری بگرین بەبێ گفتوگۆیەکی جددی و ڕاشکاوانە لەگەڵ رووسیادا ناتوانین بە هیچ دەرەنجامێ بگەین و لە حاڵەتی بەردەوامبوونی خۆرئاوا کەم هەڵوێستەی کە تا ئێستا هەیەی لە بەرامبەر رووسیادا جیهان پەرکێشی جەنگێکی جیهانی دەکرێت کە تەڕ و وشکی پێوە دەست بکەن. باشە کاگەورامان لە سەرەتای جەنگەکەدا هەوڵ هەبوو بۆی کە جۆرێک لە لێک تێگەشتن نزیککردنەوە یان گەڕانەوە بۆ گفتوگۆ هەبێ، بەڵام ئێستام هەوڵانش هەموو ئەنجامیان نەبوو و ئێستا هیچ هەوڵێک نابیندرێ. پێت وایە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەتایبەت لە سەرەتاوە تورکیا هەندێک هەوڵیدا کە لێک تێگەیشتن دروست بکە، لانیکام شەڕەکە بە شێوازێکی تر بێ. پێت وایە بۆ ئێستا هیچ هەوڵێکی لێک تێگەیشتن یا خۆت ڕاگرتن یان شتێکی لەو شێوەیە نییە؟ لە ڕاستیدا هەوڵی لێرە و لێوێ هەیە لە ژێر وەک دەڵێن لە ژێر مێزەوە، بەڵام ئەوەی لە ڕاگەاندی دنیا ئەیبینین هەوڵێکی لەو بابەتە لە ئارادا نییە. مەسەلەکە زۆر بە سادەیی ئەوەیە ئەمریکا بە تایبەت لەم قەیرانەی دواییدا ویستی بە تەواوەتی ئەوروپا بچێتەوە ژێر، بچێتەوە باوەشی خۆی و بچێتەوە ژێر چەتری سیاسەتەکانی خۆی. هەر بۆیە ناڕاستەوە خۆهانی دەوڵەتانی ئەوروپا بەگشتی و خودی ئۆکرانیاشان دەدا کە ڕێکەوتنەکان لە ئەو گفتوگوانەی کە هەبوون لەگەڵ رووسیا هیچ جۆرە تەنازلێک نەکات. بە بڕای من زەرمەندی یەکەم لەم قەیرانەدا چ ئەگەر درێژە بکێشێ بۆ ئاستی جەنگی جیهانی بە فعلیش ببێتە جەنگی جیهانی کە مەبەستم جەنگی سەربازیەکەیەتی و چ بەم جۆرەی کە تا ئێستا هەیە
زەرمەندی سەرەکی گەلان و نەتەوەکان و دەوڵەتانی ئەوروپیە بن زائدەن باقی وڵاتانی کەناری وەک خۆرەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئەمریکای لاتین چونکە دنیا لە ڕیزبەندیەکی نوێدایە و لەم ڕیزبەندیە چیدی ئەمریکا ناتوانێت سەرکردەی جیهان. کاکەورامان پێ دوایە میکانیزمەکانی مامەڵەکردن لەگەڵ و دۆخە سیاسی و ئابوورەی کە بەهۆی و جەنگەوە دروست بووە دەکرێت چۆن بێت وڵاتان دەتوانن یاخود با بڵێن گونجاوە بە چ شێوەیەک ئامادەکاری بکەن بۆ بەرەنگاربوونەوەی و دۆخاگەر هات و دۆخەکە لەمەیکە ئێستا هەیە قوڕستر ببێت. بە بڕای من ئەوەی کە وتم ئەوەی کە دەکرێت ئێستا بکرێ ئەوەیە کە ئەبێ هەموو دەوڵەتانی دنیا لە هەوڵی ئەوەدا بن هەرچی زووترە بتوانن هێزە ناکۆکە سەرەکیەکانی دنیا واتە رووسیا و ئەمریکا و چین یەکێتی ئەوروپا لەسەر مێزێک کۆ بکەنەوە بەبێ کۆبوونەوەی ئەمان لەسەر مێزی گفتوگۆ و بەبێ سازش لەلایەن هەردوو داوە ئێمە ناتوانین جیهان بەڕووی لە ناوچوون بۆی زەوی لە ڕووی لە ناوچوون بووتەوە یعنی ئەوەی کە هەیە ئەمانە پێشەکیەکان و وردە جەنگێکن کە ڕێگە خۆش دەکەن بۆ هەڵگیرستانی جەنگی جیهانی کەوتم لەو جەنگەدا براوەمان نابێت وەیە عەقڵی سەلیم و مەنتیقی سیاسی لەم ڕۆدا ئەوەیە کە دەبێت هێزە جیهانیەکان یەکتری قبوڵکەن دانیشن لەسەر مێزی گفتوگۆ و سەر لە نوێ سیاغەی سیستەمی جیهانی بکرێتەوە و لەو سیستەمەدا بەرژەوەندیەکانی هێزە مەوجودەکان لە بەرچاو بەڵێ زۆر سپاس بۆ هەورامان عەلی چاودێری سیاسی زۆر سپاسکە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.